سڵاوتان لەبێت لە وێزگەنیوزەوە لەگەڵتانم ئەمڕۆ لە قەزای حەجەوە زیاتر لە 400 قوتابی بەشداریان لە پرۆژێکدا کردو ئەویش لە بەرکردنی 50 فەرمودەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێمە دەمەوێت لەو بەشداروانە پرسین کە بەشداریان لەم پرۆژەدا کردووە ئامانج لەم پرۆژەدا چیە تا چەند ئەم پرۆژانە گرنگن لە شار و شارشکانی هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت بینەرمان بن. چینی گەنج و تازە پێگەیشتووە کە هاتووە بەشداری کردووە لە پەیامی پیرۆزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. واتە مرۆڤ ناوێت تەنها چای لە خەڵاتی دنیاییەوە بێ بەڵکو ئەسڵ وایە نێتمان ساقێنەوە بەخۆی گەورە و فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەمووی لە خزمەت مرۆڤ و مرۆڤایەتیدایە. ئەمڕۆ بە نزیکەی 400 قوتابی لە حەجەوە تاقیکردنەوە دەکات. بەڵام توانیم کاتێک دانێم بۆ ئەوەی فەرمودە شیرینەکانی سەروەرم بتوانم لە دڵەوە لە بەریام کەم. دەمەنم 9 ساڵە و گچکەترین بەشدار بووم لە قەزای حەجام. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەمڕۆ لێرە ئامادەین وە گەنجێک کە جێگای دڵخۆشە بەڕاستیەوەی لێرە دەیبینین زۆربەی چینی گەنج و تازە پێگەیشتووە کە هاتووە بەشداری کردووە لە پەیامی پیرۆزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم. بەڕاستی زەرورە بۆ ئێمەی موسڵمان بە تایبەت گەنجان کە خۆمان فێر بکەین و ڕابێنین لەسەر پەیامەکەی و بتوانین لێی فێربووین و ئیشی پێ بکەین. لە زۆربەی جیهاندا ئێستا دژانی ئیسلام زۆر پەیدا بوون و ئەوەی دەبینی کە دژایەتی دەکات زۆر لە ئێمەی موسڵمان شارەزاترە بۆیە پێویستە بەڕاستی لەسەر تاک بەتاشی موسڵمان خۆی شارەزا بکات لە فەرمایشتەکانی خوا و فەرمایشتەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم تا بتوانێت بەڕاستی ئەو ژەهرێک کە بەنیازن لە ناومان دابڕێژن کارمان تێنەکا و بتوانین خۆمان لێ دەرباز بکەین. بەڵێکێک لەو کەسانێک کە بەشداری لەم پرۆژەدا کردووە مامۆستایەکە کە هەردوو چاوی لەدەستداوە هەواتە نابینایە یەکێک لەو چاودێرانە لێرە پرسیارەکانی بۆ دەخوێنێتەوە ئەویش وەڵامە ڕاستەکان هەڵەبژێرێ. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت. ئەمڕۆ بەشداریت لەم پرۆژەدا کردووە ئامانج چییە لەم پرۆژەدا کە بەشداری کردووە و تا چەند گرنگە لەم پرۆژانەدا هەبێت لە شار و شارشکاندا؟ وەڵی دەستەکانتان خۆش بێ ئامادەجم ئەوەیە کە مرۆڤەکان شارزای فەرمودەکان بن واتە مرۆڤ ناوێت تەنها چای لە خەڵاتی دنیاییەوە بێ بەڵکو ئەسڵ وایە نێتمان ساقێنەوە بەخۆی گەورە و بەڕاستی یەک بە شخصم ئامادەمەیە هەموو بخاری لە بەرکەم ببێ ئەو 50 فەرمودەش زۆر گرنگیشە لە هەموو شار و شارۆچکەکان لە ساڵانی داهاتووشدا ئەو پرۆژانە پەرەی پێ بدرێ و لێ سار نەبینەوە. دەستخۆشیمانەیە بۆ ئەو بەڕێزانە کە توانویانە ئێستا ئێمە سەرقاڵ بکەن و گەنجەکان سەرقاڵ بکەن بە فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەمووی لە خزمەت مرۆڤ و مرۆڤایەتیدایە هەمووی ڕێز و حرمەت و احترامە. ئێمە وەکو ڕێکخراوی گەشتپێدانی قوتابیانی کوردستان ئەم پرۆژێکە هەمانە پرۆژەی نوری جیهان پرۆژەیەکی ساڵانەیە بۆ لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کە ئەم ساڵ ڕێژەیەکی یەکجا زۆر لەسەر جەم کوردستاندا لەسەر جەم شار و شارۆچکەکانی کوردستاندا خەڵکێکی زۆر بەشداری کردووە. سوپاس بۆ خوا کە لە حاجیاوەشدا پشکێکی باشی بەرکەوتووە. ئەمڕۆ بە نزیکەی 400 قوتابی لە حاجیاوە تاقیکردنەوە دەکات لەم پرۆژە گەورەیە. منۆ قوتابیەک بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم سەرڕای ئەوەی کە ڕۆژانە مەشغوڵ بووم بەڵام توانیم کاتێک دانێم بۆ ئەوەی فەرمودە شیرینەکانی سەروەرم بتوانم لە دڵەوە لە بەریام کەم و ئیشەڵڵا بتوانین لە حەمەلی شۆ کاریان پێ بکەین. بەڕاستی ئەم پرۆژانە گرینگن بۆ قوتابیان بە تایبەتی لەو سەردەمەدا چونکە لە ئێستادا کاریگەری زۆر خراپ هەیە بە تایبەتی لەسەر گەنجان. ئەم پرۆژانە کە دادەندرێ بۆ هەموو چینە جیاوازەکان بە منداڵ و گەنج و بە تەمەن و هەمویان دەتوانن ئیسفادەی لێ بکەن ئینشاءڵڵا. نام ئایندە بێستنە و تەمەنم 9 ساڵە و گچکەترین بەشدار بووم لە قەزای حەجام. من زۆر دڵم خۆشە ئەمڕۆ کە لەم پرۆژەیەدا بەشدارم.